چاوان سڵاو لێ ببیانیت باش دیارە من لە یەکێک لەو بنکانم کەوا بۆ نێشتنی خوێندەواری لە کەرکووک کراوەتەوە ژمارەیەک بنکەی لەم جۆرە لە کەرکووکدا هەیە هەر بنکەیەکیان یعنی بوونە تا ڕێگە پیشاندەر بۆ ئەو کەسانی کە لە خوێندندا بڕاون یعنی ناتوانن بخوێنن و بنووسن لە ڕێگەی کۆمەڵێک مامۆستاوە توانیوانە جارێکی دیکە و کەسانەکە وێڕای تەمەنیش گەورەیان هەیە ئاشنای خوێندن و نووسینیان بکەن و ڕێگای زانستیان پیشان بدەن. من وەکو باسم کرد لە بنکەی هەڵۆ ئەم بنکەیە دیارە یەکێکە لەو بنکانی کە ماوەی زیاتر لە 5 ساڵە دامەزراوە ژمارەیەکی زۆر ئەو کەسانی کەوا دابڕاون لە خوێندن لێرە فێری خوێندن و نووسین بوونە. من لەگەڵ مامۆستا هەڵۆ بەڕێوەری مامۆستا سەمیر بەڕێوەری بنکەی هەڵۆ قساکە مامۆستا سڵاو لێبێ پێم بڵێ لە بنکەی ئێوە چەند فێرخوازەیە چەند کەستا کوێستا فێری خوێندن و نووسین بوونە. سەرەتا بەخێراتتانەکە مەساڵی نوێی خوێندن لە سەرجەم خوێندکاران و قوتابیان پیرۆز بێ. ڕاستی ئەوەی ئێمە لە 2009 ئەم بنکەیەمان دامەزراندووە بیرمان کردەوە لە زۆر گەڕەکی عەربی ئەم بنکانە کراوەتەوە بە زمانی عەربی. ئێمە شەستانین لەم سنوورەی خۆمان لە ڕەحیماوە ئەم بنکەیە بکەینەوە بە ناوی بنکەی هەڵۆ بۆ نێشتینە خوێندەواری بۆ پیاوان و ژنان. ئیتر هەتا ئێستا لە 2009ەوە تا ئەم دەقیقەیەکەوە من لەگە تۆ قساکەم نزیکەی 483 خوێندکار خۆیان ناونووس کردووە و خوێندیانە و زۆربیان لێرە تەخەروجیان کردو ینی شەشی سەرەتاییان تەواو کردووە. خەڵکی زۆر هەبووە لە پیاوان و ژنان ئیشەڵا ئەگە دەرفەت بێ خۆتان بچوی خۆتان ڕۆژە سەردانی بکەن ببینن خەڵکانێکە بووە هیچی نەزانیوە یعنی پیتێکی نەزانیوە. ئیستا سوپاس بۆخوا دوایەوەی لێرە دەست بەکار بووە و ناوخۆی نووسین کرد ناوخۆی نووسیوە و ینی دەستی کردو بە خوێندن ئەلحەمدولیلا ئێستا لەخوا بەزیاد بێ فێرە خوێندن و نووسین بووە هەم لە پیاوان هەم لە ژنان. بنکەیەکە سەر بە حکوومەتی عێراقی و شادەکەشی معتەرەفە پێم وابێ. بەڵێ بەڵێ ئەم بنکەیە حکومیە زۆر کەس زانی زۆرجا پرسیارەکە ئەهلیە حکومیە و فەرمیە سەر بە پەروەردەی گشتی کەرکووکە. هەروەها بڕوانامەکەی یعنی دام پێدراوە لە وەزارەتەوە لە زاخەوە بۆ بەسرا ئەیخوا لە هەموو پارێزگاکان. دوای ئەوە برا پێشمەرگەکانمان کۆمەڵی هاتوون لە ئاسایش لە پۆلیس هەمویان پێویستیان بەم شادەیە. بۆ نمونە پۆلیسی سەر بە عێراق بە شادەی ئێمە یەکسەر پلەی مفەوەزی وەرەگرێ. جا بۆیە داوام لەسەر جەم دانیشتوانی سنووی ڕەحیماوە و کەرکووک بەگشتی هەیە بێن خۆیان ناونووسکەن چ وەک ژنان چ وەک پیاوان چ وەک کورد چ وەک کچ. خەڵکە زۆر هەبووە بە تایبەتی میلەتی ئێمە تووشی دەربەدەری هەبووە دەربەدەری بووە تەرحیل کراوە کاتی خۆی لەبەر نەبوونی بووە نەیتوانێت خوێندن تەواوکە. ئەمە دەرفەتێکە ئێمە ینی لەگەڵ کۆمەڵێ مامۆستای دڵسۆزە هەستاوین بەکردنەوەی ئەم بنکەیە دەرفەتێکە وەرن خۆتان ناونووسین بکەن ناونووسکەن دووبارە ئیستاش درەنگ نییە بێن بخوێنن ئێمەش لە خزمەتیان نەبین وەرچشیان پێویست بێ لە کاتی دەوامە زۆر جا ینی پۆلیسە ئالێ من چۆن بخوێنم پێشمەرگە لێ من چۆن بخوێنم. ئێمە لە کاتی دەوامەکانە دەوامی فەرمی خۆیان هەبێ بۆیان نەکەینە مۆڵەت پۆلیسەکان بە هەمان شێوە ینی هاوکاریت تەواویان نەکەین هەموو ئاسانکاریێکیان بۆکەین بەس بێن بخوێنن. کاتەکانی دەوام چۆن دابەشبوونە بۆ ژنان و پیاوان خۆتە زانی ئێمە لە سنووری ئێمە و ڕەحیماوە خۆت ئێمەش وە کوردەواری خۆمان و دابوونەریتی خۆمانەیە هەستاوین ژنان و پیاوانمان جیا کردەوە. ژنان هەوڵمان داوە لە کاتی عەسران بێ بۆی مەغریبشی بەستەرانەیە بڕاتەوە بیانگەینەوە ماڵ خۆیان چووکی پیاو دێتەوە و پێویستی بە خزمەت وانەیە. پیاوانیش کاتێکمان بۆیان داناوە دوای مەغریب بۆ ئەوەی ئەم پیاوە کاسبەکەی خۆی بکە مەغریب بێتەوە ماڵ تاوێکش سراحەت کە لە دوای مەغریب بە دواوە نزگەی بانگی عیشا دێن بۆ دەوام و ئەخوێن. ئەنجا ئەم مامۆستایانی ئێمە من سوپاسی هەمویان دەکەم هەر کاتێ داوام لیان کردووە بۆ کاتەکەی بۆ دەوامکردن لاریان نەبووە. ئەوانیش وەک من لە منیش باشتر هەوڵاندا بڵسۆزانە خزمەتی ئەم بنکەی و خزمەتی ڕۆڵەی کورد بکەن بەڕاستی. خوێندن بە خۆڕاییە لە بنکانی کەوا بۆ نێشتنی خوێندەواری کراونەتەوە. بەڵێ خوێندن بە خۆڕاییە و هیچ مەسرفێ تەنها هاتن لەسەر ئەوانە. ئێمە هەتا لە ڕووی دەفتەر و هەوڵمان داوە پێنووس و هەموو شتێکیان بۆ دابین بکەین بۆی ئاسانکاریە تەواویان بۆ بکەین لە ڕووی هەتا ینی خۆ قوتابخانە هەمووی مەسرفی هەیە ینی خۆمان زۆر جا مامۆستایان خۆمان لە بین خۆمان کاتی موچەوەرگرتنوانە شتێکمان خڕەوە کردووە
کاربای مۆلیدەیە کارمەمە بۆیان دابین کردووە ینی کە وەتانیە بڕێ مۆلیدا بەس تەنها ئەوان لەسەریان نەبێن بخوێنن هیچی کیان لەسەر نییە. سەوەرزی ناونووسینی جارێکی دیکە خوێنکاران و فێرخوازانە چۆن بانگەوازەکانتان ئەگەێننەوە کەسانێکەوە با بڵێن خوێندەواریان نییە دابڕاون لە خوێندن بۆی بێن بخوێنن جارێکتر. من لێرەوە داوا لەسەر جەم دانیشتوانی ڕەحیماوە و کەرکووک بەگشتی وەرن خۆتان ناونووسکرد ئێمە لە ڕۆژی یەکشەمەوە لە سەعات 7:30 شەو لە دوای مەغریبەوە لێرە ئامادەین تا سەعات 9 هەر کەسی ئارەزووی هەیە بێ بخوێنێ و هەروە ئێمە ینی پەیجی خۆمانێ پەیجی فەرمی خۆمان پۆستەکەی ژماری موبایل داگرین هەم من و یاریدەدەریشم ینی ئەوەی لە پۆستەکەش لە پەیجەکەش ئەگە بینی لەوێ پەیوەندیمان پێ بکە ئێمە لە خزمەتیان ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە مژدەیەک گەورەمانێ بۆ خوێندکارانمان ئەویش ئەوەیە بۆ دەوامی پیاوانە تا ئیسە نەبووە و نەشکراوە بەس بۆ ئەوەی لەگەڵ ئەوەی فێرە خوێندن بن زانستترشمان زیاد کردو سەری ئەوەش ئەوەیە چۆنیەتی چاکردنەوەی مۆبایل خۆلێکیان بۆکەینەوە لەگەڵەوەی دەرسە خوێنن وانەی خۆیانە خوێنن دوای ئەوانێکمان ئامادە کردووە مامۆستایەک بەخۆبەخشی دێ ئەم دوکانی مۆبایلی هەیە مۆبایلی چاکردنەوەی مۆبایلی هەیە فێر قوتابیەکانەکە هەر هیچ نەبێ مۆبایلەکانە جاروە عاتڵە بێ شتێکە بێ نەچنە لای وەستا ئەومانە بۆ ژنانیش بە هەمان شێوە خولێکی خەیاتیمان کردوتەوە ئەویش بە هەمان شێوەیە خۆتە زانی لە ماڵەوە ئافرەت جاروای پێویستی بە جلدورینێکە شتێکە ینی لە باتێەوەی عەزیب چێشتێ بچێتە لای خەیات و ئەوانە لەگەڵەوەیە بۆ خۆی فێر بێ لە ماڵەوە ئیشەکان خۆی جەبەجێکە زۆر سپاسەکەم بەڵێەوەی کە جێبیستی بوون ئەمە ئەو زانیاریانە بوو سەبارەت بە نێشتنی خوێندەواری و هەوڵەکان لە کەرکووک هەیە بۆی کە کەسانی دابڕاون لە خوێندن جارێکی دیکە بتوانن بگەڕێنەوە بۆ پرۆسەی خوێندن لە کەرکووک.